بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت. مام سابێستون لەوێدا پشومان وەرگرت کە پرسییم لە 8 شوباتی 1963 کۆتایەکی سەربازی لە نێو حکوومەتی عێراقی ڕۆیە کە بەسەر عەبدولکەریم قاسم و کاتە هاتنی عەبدولسەلام و بەعسیەکان بەراورد بە سیاسەتی قاسم بەرامبەر بە کورد، سیاسەتی بەعسیەکان و عەبدولسەلام عارف لەو دەمەیە بەرامبەر بە کورد چۆن بوو؟ بەڵێ قوربان کودەتاکە کە ڕوویە تەبیعی عەبدولکەریم قاسم خۆی ڕێخۆشکەر بوو بەوەی یعنی عەبدولکەریم قاسم من وای لێگەیەمەوە تەنها هەر خۆی مابوو بە تەنیا ئینا ئەترافەکەی کە هەبوو هەموو ڕێخۆشکەر بووی کەوا بە ئاسانی ئەو کودەتایە بکرێت. دۆستی نەمابوو، دۆستی دوورخست بووە، دوورخست بوو لە خۆی ئەمانە. تەبیعی هەڵەیەکی گەورەی کرد ئەم پیاوە خۆی قەتیزما لە کوێ لە هینا لە وەزارەتی دیفاع شەو لە ماڵەکەی خۆی بوو، خانوویەکی بوو گرتووی بەکرێ هی ئەموالی مجەمەدە بوو مای سازی کرێ و خانووی ئەو شەو لێ بوو ڕەمەزانی بوو طبعاً شادی ڕەمەزان بوو جومعە بوو باری ئازانی بوو ئەو تایارانە کە هاتن طبعاً عارف عەبدولڕەزاق ناردنی و لە حەبانیە و ئەم منذر وەنداوی ئەوان کە قەسفی هینیان کە قەسفی وەزارەتی دیفاعیان کردوانە طبعاً انقلابەکە لە ڕۆژی ڕۆناک سەعات 9 بوو. یەکەم هینی یەکەم کەلیمەی هینیان بڵێن دەستپێکردنیان کوشتنی ئەو جەلال جەعفەر القاتی بوو کە قایدی خۆی جەوی بوو لە ماڵی خۆیان بوو، بازێک لە ماڵەوە کوشتویان بەزە لە دەرەوە کوشتویانە چۆ بۆ گوایە نازم خواردن و شب کڕێ هەر بەجلی هینیشەوە بەجلی مەدەنی و ئەمانەوە ئەوە بڵێن هینیان بوو ئەوە کەلیمەی سڕیان بوو تر دەست پێ بکەن و ئەمانە هەر بە ئاسانی مەسەلا چوون ئەوە بوو مەسەلاتی زاعوانیان کرد ئەم کە دەرچوو ویستی بەرەو لیوای نۆزە بڕوا لیوایکی خۆی هەبوو نۆزە ڕێیان بازێکیان نەخێ با بچینە دیفاع لە دیفاع قوتێکی باشی هەبوو خۆی بەس خۆی لەوێ مەڵاز زاترەوە بوو لەوێ خەڵکێکی زۆر هاتن جەماوەرێکی زۆر هاتن داوای چەکیان لێکردن پیاوە ڕێی نەدا چەک با بە خەڵکەکە چاکەی بانەیە فەرقێ کرد ئەنجام مەسەلە داوای لە لیوای نۆزە کرد پیاوێکی خراپی وەک تاشەکەچی کردو بە زابدی استخباراتی لیوای نۆزە جواب بیاوتی وەرە تا زوو تەسلیم بە ئەو جا سمعزاوی کە من باسێکم کە سکرتێری بوو ئەوە لە ماڵەوە بوو تەلەفۆنی بووە کە ئەڵێ وەزع خراپ بوو تازە بڕۆ خۆ تەسلیم کە یعنی ئەنجا تێگا کە ئەم کابرایە لەگەڵ یا خائینە ئەم بابەتانە مەسە پیاوێکی وەکو مەهداوی کە خاڵۆزای بوو فازڵ مەهداوی ئەوە زۆر بەباشەی توانێت ڕزگاری بە کورد خۆشەویست 2 ساڵ بوو قسەی نەبوو لەگەڵ یا پیاعی بوو چووە پەناهی وتی لەم ڕۆژابی لەگەڵ یا بوو ئەمانە طبعاً لەو پێشگوایە بەحساب لە ڕێی بەڕەحمە بێ کەریم قەرەنی کە مصەریفی سلێمانی و ماوەیەک لە ڕێی ئەو دۆستی تاریخیا بوو تاریخی تازە بوو باسی گوایە نامەی ئەوی نامی تاریخی بوو مامۆستا ئیبراهیم محمەد هێنا بوو کەوا ئەنەهو ئێمە ئەمانەوێ پشتمان بگرن لەگەڵمانە بن کە هینمان کرد سەوراکە لە زدی عەبدولکەریم شۆڕژەکەینەوە تەم بە شۆڕ کورداکە بە شۆڕشیاندانا لەگەڵمانە بن و مەسەلا پشتمان بگرن و ئێمەش حقوقی ئێوە ئەپارێزی حەقتانەی نییە ووازم بەڕەحمە بێ ساڵی سفیش کە لە بەغا بوو بە نیهێنی مەسئولی لق بوو لە قیسی بەغا یەک دوو جار شەوکەت ئەقراویش لێوێ بوو چیان بە هین کەوتە بوو بە عەلی سەعدی کە ئەمیر سڕی قیادی قوتری حیزبی بەعز بوو بعضی وتوێژ لە بەیرانە کرا بوو ئەمانە لەمە زیاتر هیچ شکە نەبوو یعنی بڵێ هەر وعود بوو بەدەم کەوەوە مەسەلا ئێمە شۆڕژەکەین ئێوەش لەگەڵمانە ئێمە دان بە مافیەوە ئەنین و ئەمانە ئیتر کە هیرەکە کرا کە طبعاً قسە بڕێ بەعسیەکان لە 25 دوانزەوە تەلەبەیان هاننا ئەوە بوو لە سانەوی شەرقی کەرادە شەرقی سانەوی لەوێ لە کوڕی مەهداویاننا ئیزبات چوو لەسەری کردەوە کردیان بە مزاهرە و بە ئیزراب و ئەمانە باسیەکان وازە میشتی قوتابیانی کوردستانیش تەئیدی کردن لەو کاتە لەگەڵیانە بۆ ئیزرابکردنە تا ڕێی تەلەبە مەسە تەلەبە ئیمتیحان و چی ئەم بابەتانە ئەو ئیزرابە مایەوە تا بڵێن کودەتاکەی شوبات کرا ئەم بابەتانە ڕۆژی کودەتاکە طبعاً ئێمە پێشمەرگە بوو لە دەرەوە بنوانە ڕادیۆمان کردووە کە دەوری سەعات 9 دەوتیان شت لە بەغا قەوماوە پێیان خۆش بوو لەو کاتە مابوو عەبدولکەریمەوە ڕوخێ و ئەم بابەتانە ئەوە بوو بەرقەیەک درا بەرقیەکە کە درا بەڕەحمە بێ بە ئیمزای ساڵح یوسفی و فواد عارف بوو فواد عارف طبعاً کە وەزیر بوو لە زمانی عەبدولکەریم عاجز بوو کوردپەروەر بوو کوردی خۆشەویست وەڵام کابرایەکی مستەقیل بوو سەر بەخۆ بۆمانە لە بەرقیەکە بەرقەیەکیاننا بەرقەکە بەڕاستی ئەو بروسکەیە بنیسا کە تەماشایەکەم حتا جەنابی ملاسای ڕەحمەتیش پێی ناخۆش بووە ینی لە ساڵح یوسفیش تووڕە بوو لەسەرەوە بەرقیەکە بەم شێوە بوو إن ضربات الشعب الكردي ضد العدو الأوحد للقوميتين العربية والكردية وباقي الأقليات قد تلاحمت مع ثورتكم العظيمة فتعانقت الثورتان
فتعانق دي الثورة أم وشانا تلاحمت وتعانقت وشي قصة يعني تبينا شورشة كمان تلاحم أويك ولقليك آيوة تبو انجا باوشان بيكاك تبيني شورشة شي الرواي ملتي شي وكو ملتي كرد بيني بشوفيني بكودتاي شي شوفياني كبا دستي مخابراتي أمريكي وشريكين ودستي بالانها بوتيا طبعا هو هنا عليه مشهورة عليه الصلاة والسلام أتينا بقتال أمريكي مشهورة كبالي أما بتانا أما بكي بهاوتاي أوا زورة كبي باشا ما وصل جنب بقول ناشر مرات قرم بنبخشة أمي أوبر شاربكم لسردمي عبد الكريم عارف دا عبد السلام عارف دا أقربز لنيوان شهرشو حكومتي عراقية وكاتايا راقين عليك أو كاتب لي أو أقربز شون بو أقربز يكسري كهين بو سرزاني أزاني بلمايك بله لسه بس هيك أو تويجا كرابو تلو باج ماويك تاريخيا خوي كرئيس كرابرز كان جيش وكاتا تاريخيا كرابرز كان جيش خوي عقيدي متقاعد وكلام بفريق ورز كان جيش لقى خوي لقماني رحمتي برد بردي بو صلوة بس لقماني مصطفى لقماني من أساس كسجن بو لبقى بردي أخويا ومعنا وعلى أساس أبو وفدي كردي مام جلال يعني بخيبي برئاسي مام جلال هات بقى ومعنا وكوتنا وتويش بلام بعث كانت يعني إما بتماي أوين وحديك الثلاثي بس طبعا كإنقلابي هشتي هيش كلا لسوريا قصة بري هشتي شباط لا لهشتي آذار سوريا لبستو هشتي نوع انفصالا كل بسوشتي نوي شخصيك لهين جابون ولا الجمهورية العربية المتحدة كلا كان مثل وحدة أنا بو حكومتي تقريبا أو أحزاب عليه كون كلا بنجا كان حاكم بون حكومتي أم كابرا خالد العظم رئيس وزراء وناظم قصير رئيس جمهور بو بعث كان انقلابي كلها هشتي آزارة بعث كانوا لغا قومي كان أوسع حزبي بعث وحركي قوميني عرب وحركي اشتراكي عربي وحزبي عربي اشتراكي أمانة هموي بيكوبون جبهيش يعني أبو بقشتي حتى إخواني بعض تأييد يعني كل وطبعا حركة ناصرية كانوا أحيانا أمين إقلابها كده أما زيادة طبعا بعث كان اللي طبعا صلاح البيطار بو برئيس وزراء ولو مجلس كاسوري عندنا وكو عراق وإلى أتاسي رئيس مجلس كبو بلا وزراء كبعثي بو أما وايكل بعث هني العراق والسوريا وكان يما وحدة بسين وقال مثلها وكان يما ناتوانين حتى أبي رأي أواني جوار بقرين ومعنا بلا باني كان ده كل حشتي سيابو أويك هي لا مركزية ذلك لا مركزية أم محافظات إستابو يعني أوسع محافظات نبو مصرفيات أبو أو ما عندنا أبو كوا منطقي كردواري بيبقى محافظيك يكون مقرها مدينة السليمانية وأربيل أو عندنا أبو أنجا أو أقضي ونواحي يعني كعايدي مصر دوق محافظة نبو بخيرة والسر أمان أم بابتانا كربوها باسي نكري باسي ناكلا أم بابتانا وشنشتكي إداري ومعنا وخوندنا تاسي متوسطة كردي بي أم بابتانا بلام أما مشروعي بارتي كتقديمي كر مشروعي زور قولة تربو يعني معنا ولا مركز سياسي كلا إتلعبوا وفدي لهنا لما يشوارا لكويسنجار مؤتمريش قولة بس لا برزاني رحمتي برحمة من قولة خلقة زوري بانكر يعني حتى كنت تركماني شيء لكركو بانكر لتركمان كان بانكر بو مؤتمر بجدار بن بواني كنت شيبكا معنا قرار دراك كنت تويشبكا وفد كان دروس كبلين مع مجرى خوي رئيسي وفد كبو عند مكاني صار يسوي بو حبيب محمد كريم بو ما مسلم مسلم محمد بو بعض مستقليتها برشي عارف بو هربابيت الصمد عبد الصمد محمد كوي بو كابريا بو ضابط بو او كاتا عقيد ركن كرد مصطفى عزيزنا ومعناها مو كاك حسيني خانقاب ومعناها مو عندامي وفدبو عزي بخدمتكم إن جا دوائي وتيان إما مام جلال طبعا أوكاتا مدنية كان يعني وان حسابك كأوان لقل ما في كردان عسكري كان طبعا بسلام عارف رئيس جمهور بو عسكري كان وكو عماش وكو أحمد حسن بكر أوان يكبلين كين بون أوان تنتربون مدني كان يعني أما لقل أوان شو خمان علين عرب حقي أوي هي كوا مثلا حقي تقريبي مصيري خوي بيع شارنسي خوي بدسي خوي ما في خوي إنكا كل جو حقي أوي هي كان باب السن ولا قال جمال عبد الناصر ومام جلال يا بخير بيقى فؤاد عارفة كشو لكو وفدك الشعبي شيء بجمال عبد الناصر كو زور باشا بريالك درتشو بو أواني كبهوي كشكاني باكرو دجي كرابون بريال درتشو آزاد كرين شو بون أواني بهوي كشي باكرو نا خوي عبد الكريم كانوا يدوي شخصية عبد الكريم عفواته هنا كدركر بو كرد بو شجار كتسليم بيته وعفاتي دركر أمانة بلام لوقتي هنا لوقت مفاوضاتك ككرا سجني كرتبو همي برنبو مجموعي شان برا
مەساحەبی محەممەد کەریم سجن بوو بەریاننا ئەمانە مەسەلا بڵێن مامۆستا حەبیب زۆر کەسیان بەرا بەڵام هەژ بوو مایە لە سجنە مثلا من بۆ نمونە زاوایەکمە حاج عوسمان کە گیرا بوو لەگەڵ وەستا شەفیقا بەڕەحمەت بێ وەستا شەفیقی فیتەر هەبوو لە کود بوون بەر نەبوون کە زۆر گەورەش نەبوون یعنی هەر ئەندامێکی بەسیطی پارتی بوون و گیرابوون بەر نەبوون دوای بوو هین حاج عوسمان ڕای کرد یعنی بەنەوەیەک خۆی دەرباز کرد و لە کوتوانە گەشتەوە ناو کوردستان وەمانە بەڵێ یعنی بەعزێ بەربەینە هەر ئەوە بووە ینی کێشەکانی ئەو کاتی نێوان کێشە و ململانی سیاسی و فکری نێوان پارتی دیموکراتی کوردستان و حیزبی شوێی عراقی لەو کاتەیە چی بوو؟ ئەو مادەی بانی ڕقم سیانزەی کە دەریان کرد بۆ ئیبادەی حیزبی شووعی ئەو شتێکی زۆر علی شوم و پیس و ئەمانە بگڵاو بوو ئەنجا هەتا لە قیادیەکانە چەند کەسێک ینی بە سەلام عادل کە سکرتێر بوو هەروە بێتەوە مەسەلا بڵێن محەممەد حوسێن ئەبولعیز بوو عەبدوڕەحیم شەریف و هەم قیادی حیزبی شووعی کوشتان هەمویان کوشتنوانە بەڕاستی من واقع ئەڵێم کە من لەگەڵ ئەوانیم ئەبوایە باوەشیان بۆ بکردنەوە ئەو شوێنانەی کە مەکتەبی سیاسی تیا دەسەڵاتدار بوو ئەنی بەشی لێوای سلێمانی و کەرکوانە باەخیان پێنان هەتا لە منتیقەی هین لێشانان لە وەڵە سندلیانان لە منتیقەی چی پێڵێن بەمۆ لە منتیقەی بەمۆوانە لیانان وە چەند کەسێکیشان لێ کوشتن و ئەم بابەتانە بەڵام ملاسفای ڕەحمەتی باوەشی بۆ کردنەوە یعنی ڕێیان مەقڕیان کردو لەوا زۆر یعنی هینی باش بوو طبعا ئەو سیاسەتە مامجلال ئەوسا لە خارج بوو ئەوسا ئەو بڵین لە مفاوەزات و دواییش طبعا ئەوە بوو لە بەیدوتەوە کە نەگەڕایەوە بەغاچوو بۆ خاریجوانە ئەو پێی خۆش نەبوو مامجلال دژی ئەوی نەبوو مامجلال حەزێ کرد کە ڕێی بە حیزبی شووعی بدرێوەمانە ئەمان وەکو ئەوەی کە باعتیبار ئەنەه ئەوان سەلبی بوون بەرامبەر بە شۆڕشی ئەیلولەوە پێشوەمانە معنی من بەواڵێم بەعکسەوە گەر ئەوان بەعزێ هەڵەیشان بوو بێ بەڵام هەر لە هەمان کاتدا مەواقفی چاکیشان هەبووە بەرامبەر بە شۆڕشی ئەیلول و ئەمانە يعني من هەموو کاتێگەڵێم لەوە کەم حیزبی شووعی حزبێکی خەباتجێر بووە حزبێ بۆ تەسحی زۆر راوە لە پێناوی میلەتە بەڵام هەڵەیژە بێ لە هەموو لایەکە هەڵە بووە ئەمانە يعني من واقعا لێم و حزبێ بووە بۆیە باوەشی بۆ بکرێتەوە بۆ هەموو شێوەیەک يعني من لەگەڵەوە بووم هەتاکو شۆڕشی کوردستان وابێ يعني بەرزانی بە حیزبەوە نەبەستێ بەرزانی قائد بێ سەرکردە بێ ئەم حیزبانە بە شووعیەوە بە پارتیەوە هەمووی لەژێر ئەوە مەسەلا هەموو چەگاری هەبێ و بەرێشانە بێ ئەمانە قەت بووە مامۆستا بێستون لە ساتە وەختی دانوستان و گفتوگەکان لەگەڵ حکوومەتێک لە دوایەکانی عێراقا پارتی یاخود حیزبی شووعی لەو دەمایە وەکو دوو هێزی دیاری سیاسی لە ساحەی کوردیە قەت بووە پشت لێک بکەن مەسەلەن قەزیە سیاسیەکانیان زاڵکن بەسەر قەزیێنەتەوەیەکانە لە گفتوگۆ دانوستانەکان لەگەڵ حکوومەتێک لە دوایەکان مەسەلا 63 حزبی شووعی وتی ئەم بەعس و قەومی جێی ئەوە نین متمانە نین ئێوە وتوێژە لەگەڵا بکەن قسەکەی شاڕاست ئەوان تەیدیوان ناخشێ حزبی هین قومی و بەعسیەکان لە وەختی شەڕی کوردستانی شەرگە عەبدولکەریم قاسمە بە حزبی بەعس باین دەرەکرێ ئەیگو عەبدولکەریم قاسم خۆی هانی ئەمانەیەوە بۆی زوبات و عەسکەری جێشی عێراقی بکوژدێن طبعا عەبدولکەریم قاسم بەتوندی دژایەتی هینی ناکرد ینی بڵێن شەڕەکرا بەڵام بەو شێوە بوو ئەوەی کە ئەیکرد خەڵکەکەی تر بوو بەس وەکو عەرز ناکەم ئەو زوبات و خەڵق و یا تەیارانی کابوون هەمووینەتەوە پەرست و پیاوی خراپ بوون لە کوردستانیان ئەوەمانە ئینا خۆی عەبدولکەریم قاسم سیاسەتەکەی ئەوانتر بوو لە چاوانە بەرامبەر بە کوردوانە زۆری پێخۆش نەبوو یعنی ئەوەی کە حزبی بەعزێ کردیا نەتەوە پەرستەکانی ئاکردە سۆلیزمەکان بەڵام ئەمان مەبەستیشان هەر ئەوە بوو تا بەخۆیان قایمجی دەکەن پێی خۆیان گرن بە تایبەتی بە تەواوەتی ئەرزی بە خزمم کە خوان تەواو هینەکەن بالفعل ئەوە بوو حزبی بەعس هەتاک و حرەکەی قەومیشی دوور خسە و ئتیامی کردن بە موامەرە و ئەمانە بە تەواوەتی کە خوان چەسپان اینجا و پەلاماری کوردیانە پەلاماری کوردیانە لە مانگی شەشە لە مانگی شەشە کە پەلاماری کوردیانە هەتا ساڵ عەماژ ئەیگو نحن نقوم بالنزهة جيشنا يقوم بالنزهة في شمال العراق ئەنجا هێرشێکی زۆر درندانە دەستی پێکرد یعنی ئەوە بوو ئەوەڵ پێریش کە پەلاماری ناوچەی بەرزانیان نا بەڕاستی من بۆ مێژوو ئێڵێم بۆ حقت ئەڵێم وانە ئەو ناوچەیە ناخۆشیێکی وای دی بەخۆیەوە بەڵام پاڵەوانانە قارەمانانە بەرەنگاری ئەو لەشکرەی عێراق بوون ماوەی دوومان شەڕیان لەگەڵ جێشی عێراقیا کرد دوومانی ڕێک لە منتیقی بەرزانە زۆر باش و ڕاستە بەعزە شوێنی گیرا ئەو بەرزانە حتاکو بە تەیارە مزگەوت و شەکانشان هەموو هین کاولکردنوانە لە ئاخریا مەشهورە برای فەیسەڵ ئەنساری لە مای نووە بروسکەیە بە تاریحە کە ڕزگارجێژ وتی ئێمە ڕاستە زۆر شاخی پێچە چوە ئەمانەمان گرتووە چەند شوێنێک بەڵام زستان بمێنین ئەمانە ئەوەندە قارەمانن زستان نام ئیسلاحەتکەین جا من بۆ مێژووی ڕێم دکتۆر محەممەد عوسمان یایی بەخێر
لە دکتۆر بوو لەوێ لە ناوچەی ئەوانە خزمەتێکی چاچی کردن بیناریان و ئەم بابەتانە یعنی قەت هین نابێت ئەمانە ئەوە بوو شێخ ئەحمەدی ڕەحمەتی وازم شێخ عەبدوڵڵای کە لەم بەینا وەفاتی کرد ئەو شێخ عەبدوڵڵای برازای بوو لەگەڵ هینا شێخ نەزیری کوڕی وازام ناردنی کەوتنە وتوێژێک ئەوە بەرقەیەکیان بە حکوومەت کەوا ئەنەوە منتیقەی بەرزان دەستکاری نەکرد. ئەمە وچمە سەر ڕووداوێکی تری گرنگی مێژووی ساتەوەختی شەستەکانی سەدەی ڕابردوو کە ئەویش ساڵی 1964 دروستبوونی ئینشیقاق و ململانەی فکری و سیاسی لە نێوڕیزەکانی پارتی دیموکرات و جیابوونەوەی باڵی مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی پارتی دیموکرات. ئایا تۆ کادر و پێشمەرگەیەکی دیاری ئەو کات کە بۆ خۆت وەخشایەت حاڵێکی زیندوو لە نێو ئەو ڕووداوە مێژوویە گرنگا بوویت هۆکاری جیابوونەوەی باڵی مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی پارتی چی بوو؟ خۆی واقعەن ئەو ناکۆچیە زووتر هەبوو بە تایبەتی لە بینی سەرۆک بەرزانی ڕەحمەتیە و لەگەڵ مامۆستا برایمە یعنی ڕیشێکی قوڵتری پێش 64 بڵێ طبعاً لە ساڵی 59 60 شتێکە بوو هێورە بووە لە 60 خۆ مەشهورە کۆنگرەی پێنجەم یعنی من حەزەکەم باسی لە کۆنگرەی پێنجەم بەرزانی ڕەحمەتی چۆ بەرزان هەر عاجز بوو تووڕە بوو ئەمانە ئەوە لەسەرچی ئەو بە قسەم داکەن زۆر شتێ من داوایەکەم کە لە مەسلحەتی ئەوانە یعنی ئەنەهوو عەزاکانی لیژنە مەرکەزی و مەکتەبی سیاسی و ئەم مامۆستا برایم کە سکرتێری حزب بووە و ئەو ئەزاری کەومانە مامزرا زۆر دۆستی زۆر ماسای خۆشەویست لە ئازاری خۆشەوی یعنی تا کە جاش بۆ لێ من هەر خۆشەویستووە ئەمانە بەڵێ بەڵام ئەو دیار فکری سیاسیەکان بەدەر لە خۆشەویستی بەڵێ من بزانم ئەوە بوو مەلام سوپا وەکو زەعیمێ چونکە خۆی بەعەرز دەکەم پارتی جەناحی هەمزە عەبدوڵڵا ئەوان لە 58 و 59 زاڵ بوون بەسەر مەکتەبی سیاسیە مامۆستا برایم ڕاستە سکرتێر بوو بەڵام وەک تەجمیل هەتا مامجلایش تەجمیل کرا ئەوان سەر بە حزبی شووعی بوون یعنی ئەیانویست پارتی تەسلیم بە حزبی شووعی بکەن اینجا ئەوە بوو طبعا لە مای 59 یعنی بگەڕێنەوە بەرزانی گەشتە حدێک طبعا لە پێشە بەرزانی تەماشاکە عەبدولکەریم بەرەو ڕووی شووعیەکانە زۆر جوێی نایەتی لەوانە ئیتیجاهەکە مەسەلا بێت و من حەمزە ئەوان دوور خەمەوە حەمزە عەبدوڵڵا بوو حەمید عوسمان بوو مامۆستا ساڵح حەیدەری بوو ئەرزی بە خزمەت دەکەم نەژادی ئەحمەد عەزاغا بوو هەروە بێت و خەسرەوی ئاغای تۆفیق ئاغای فەتحوڵڵا بوو ئەمانە ئەمەش مەجموعانە ساڵ ڕوژدی بوو ئەمانە سەیتەران کردووە سەر حیزبەکە و وەکو جەناحێکی مائیلی حیزبی شووعی جواب بوو پەیوەندیان بە جەمال حەیدەری ڕەحمەتیەوە بوو ئەم بابەتانە ئەمە طبعا بەرزانی ڕێی بوان گوێی نەدانی ئەوانە لە ئاخریە طبعا ئەوە بوو حەمزە عەبدوڵڵا گەشتەوەی ئەڵێن گوایە نامەیەکی بۆ بەرزانی ڕەحمەتی نووسیوە ئەنە ناصحون ئەمینون لەکە ئەمانە زۆر پێی پەس بووانە کە دیشی عەبدولکەریم تقریبا بەرەو لە شووعیەکان بەرەو دوورەکەوێتەوە لەیان شتێکی وا بەزەکەن ئەمیش بە هەری زانی ئەوە بوو ناردی کۆنفرانسێ بگیرێ ئەوان نەهاتن بۆ کۆنفرانس و شتەکە دەریکردن بەزانەکانیان لە مەقەر دەریکردن هەتا جوابیان مامزرا لە کۆیە بووتیان ئەو کاتە تەجوید بوو کە کلیلی ئینیە کە بڕۆ ئشرافی سەر جەریدەی خەبات وانە بکە مامۆستا برایم لە خاریج بوو ئەمە مؤتەمەری چواریشیان لەم مؤتەمەرەکە یەکسەر هەمویانیان دەرکرد هەنیانش لە مؤتەمەریش بەشدار مامۆستا برایم بوو بە سکرتێر ئەمە تۆ ڕێت داوە بەرزانی گەورەت بێ برا گەورە بێ هەموو حسابێ بێ دیار بوو بەرزانی بەو شێوە تەماشایە کرد کە خۆی ئەبێ مەسەلا لە قسەی دەرنەچن هەرچی ئەو بیڕێ نەڵێن نە ئەمە تۆزێ تقریبا لە 60 باش و مەسەلای سەبرین من دائما موقفی مامۆستا حەمزە و مامۆستا ساحیدەری طبعا ماوەی پێکەوە ئێمە لە محکەمەی شەرعی پێکەوە بووین هەڵویستیانم پێ جوان بوو کە هیچ شتێکیان نەکرد دوای ئەوە یعنی بڵێ جیاوازیە دروستکە حسابەکەن جوان نەدا یعنی کەواتە بم بۆ چونەی تۆ مامۆستا ببوورە بم بۆ چونەی تۆ هەر کەس بیرێکی شوێ یانە یاخود چەپڕەوانەی لە نێو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان هەبوو بێ لەو ڕۆژگارەیە ئەوەیە تەجمید کراوە یا دەرکراوە یا هەڵپەسێنراوە ئەزەکەم ئەو کاتەوە بەڵام کە ئەوان لابران مامۆستا برایم ئەوان تەمان سەلێنێ بڵێ مؤتەمەری چواکرا بە سکرتێر و کاروبار کەوتە ژێر دەسەنوانە خۆ مامۆستا برایم زۆرتر بەلای ئەوە دانراشووی پیاکی عاقلیش بوو تێگەشتوو بوو لەگەڵ لە تەوپەرستەکانە لەگەڵ ناسوێزەکان برادریە بوو لەگەڵ وەختی خۆی لەگەڵ قەومیەکانوانە هینێکی هەبوو ئەنگوو وایە مەسەلا ئەو زۆرتر سەر بەوانەوەمانە خۆ لە ساڵی 60 بڵێن شووعی هین نەبووی کە مارکسی بێ زاڵ بێ لەسەر حیزبەکەوەمانە ئیتر ئەو بەرزانی ڕەحمەتی عەبدولکەریم قاسمیش دەستێکی هەبوو ئەو یوسف کە وەزیر بوو ئەو یوسف مەلا مسبای بیکا بە سکرتێری حیزب
نامە ئێنار دەیگو ئەمانە بە قسەی تۆ ناکەن ئەمانە تۆ بە هیچ نازان خوان هەموو شتێکن بەمان شێوە دەیو بەرزانی بە عملیەوە ناسکردێری حزبێ عەبدولکەریمیش حەزیە کرد ئینشقاق بکوێتە بینیانەوە چونکە ئەوە سیاسەتی عەبدولکەریم بوو دائیمە حەزیە کرد لە یەک بەر حزبی وەتانی دیموکراتی کرد بە دوو بەشەوە چادرشی محەممەدی مەسا حزبی شووعێکی دروست کرد لەولاوەی داوای ساغر زدی حزبی شووعی ئەمانە بەس ئەو کاتە مامۆستا برایمی وان ڕازی بوون بۆی بارزانی چی فەرمووی ینی قسەکانی قبول کراو محسین زەی لە کتێبی بەشی دومی وێزگەکانی ژیان ماڵێ لە 1950 1950 لە بەغا ئاهەنگێک بوون ڕۆژ گێڕا لە ئوتێلی خولت ئەڵێ بەرزانی و ئەندامانی سەرکردایەتی نهاتبوونەوە هینە هەمزە عەبڵا و تارێکی خوێندەوە و تارێکی زۆر چەپڕەوانە و تون ڕەوانەتر بوو لە برادرانی حیزبی شووعی ئەمە دلیل نییە بۆ ئەوی کە هەندێک لە برادرانی باڵی مەکتەبی سیاسی بیری چەپڕەوانەیە بڵێن خۆی چۆم ئەو کاتە قاعدە تەئیدی حەمزە عەبڵەوانی ناکرد قاعدە لەگەڵانە بوون بعضێکیان وەک بەڕەحمە بێ نووری شاوەیس و بەڕەحمە بێ عومەر دەبابەوان وەکو محاید وا بوون بەس مامۆستا برایم و مام جەلال زۆر دژی ئەو تاقمی حەمزەوان بوون زۆر یعنی هیمووانە بەڵام بەرزانی کە نێچوو بێت ئەو کاتە ڕێی بۆ خۆ گوێی نادانێ یعنی ئەوەش بوو من واتیەگەم کە عەبدولکەریم قاسم لەگەڵ شووعەکان مسارەیەکردن و لەگەڵانە ئەویش حەزێک کرد ئەمان بەو ڕێگای بڕن بەڵام لە دوایی ئەوە بوو مامۆستاجان زۆر بمبورە لە کۆنتڕۆڵ ئاگادار مەکرد کە کاتەوە بۆ یەک دەقە کاتە ماوەمێ دووە پرسیار بکەم بە بڕوای تۆ ئەگەر ئەو ئینچی خاخۆم لەلانێ و باڵبانێ لە خۆناغا لە 64 ڕووینەیە بارودۆخی سیاسی ئێستای کوردستان بەم شێوەیە ئەبوو یاخود جیاواز بە باشتر مەزان چونکە بەڕاستی ئەو کاتە من خۆم چەنە بڵین بە حسابی حزبایەتی لانگیری جەماعەتی مەکتەبی سیاسی بەڵام من پێم باش بوو ئەو کاتە کە بەرزانی بڵێنە شەشوێ و زەعیم بوو برا گەورە بوو قبول کرابوو ئەوایە ئەمان بەهەڵە بوون یعنی 64 ئەو کۆنفرانسی کەپتان لەسەر ئەوە بوو کە ئەو لەگەڵ عەبدولسەلامە ڕێکەوت ئیتفاقیش دەی شوباتی 64 بەیانەکەی سوایتیانە و بەڵام ئەو هودنێ بوو کردبووی خەڵکی زۆر ناچار بوو خەڵک زۆر پەرێشان بوو زۆر سپاس مامۆستا بێستون عەلیکەریم ناسراو بە مەلا بێستون یاریدەری پرۆفیسۆر لە زانکۆی سلێمانی و پێشمەرگەی دێرین و کادری دێرینی باڵی مەکتەبی سیاسی شنی و شۆڕشی ئەیلول سپاس بۆ بەشداری و زانیاری سپاس بۆ خۆکردنیوانداری خۆشحاڵ بووین بە ئامادەبوونی زۆر سپاس بیرانی بەڕێز بە ناچاری و ماڵاوای یەکەین تا ئەڵقەی داهات و بەرنامەکانی تر و تاواکردنی تەوەرەکان بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.